کوڕم ئێمە لە خانەوادەیەکی بەحیا و بە شەرەفی لە ناو عەشیرەتەکەی ئێمە هیچ بێڕەو شتێک جێی نابێتەوە. مەقسەد چێ بابە؟ شێوە ڕسمانی لۆ ناردی؟ ئەوە ژمارەیەک ناردی چەند تەلەفۆنشم لۆ کردەوە داخراوە ڕقەمەکەی. ئەو ڕسمانەم پێشتر دیتیان. چێ لۆی ناردی؟ یوسفی ئامۆزام هاتە سزنێ و پێشانیدا. لۆی لەگە بابت دەکەی؟ ئەها پەروەردەم کردی؟ کوڕم ئێستا یوسف ئەو ڕسمانەی لۆ مامێت لۆ خارێت لۆ خزم کەس و هەمووان ناردیتی هەموو دیتیتیان تازە ئابڕوومان چوو هەتا خەڵک نەیزانیا دەبی بە زووترین کات عیلازەکی لەو بابەتەی بکەی. بابا عیلاج دە چ بکەی؟ ئەرە کاکە خۆ ڕسمی قۆڕی نەگرتیە گورە خۆشتە چ قۆڕی نەکردیە. کورە هەی بێ ئابڕوو ئەتوو ئابڕووتەیە ئەگە ئەو ژنە ئابڕووی هەبای ئابڕوومەی نەدەبرد تێگەشتی ئێستاش دیفاع لێ دەکەی. بابە چوویتەکەم کوڕە بچی لەوانەیە لەوەی چووبی کامل لە سزنێ بەردا. کورە مێشکت بینەوە سەر خۆت مێشک ئەتوو مێشکت نییە ئەو ژنە ئەتووی زۆر خۆش دەوێت ئەگە ئەتوو خۆش بووی ستاوایە لە محکەمەی داوای جیابوونەوەی نەدەکرد ئەتوو زۆر بێ ئاخری. بابە تارە ئێستا ڕقی لێمە لێم تووڕێیە لەبەرەوەی بزنزەکەم کرد بە ملیش کام نەجاحەتم نینەوە پارەم لەدەست ڕۆی و قەردار بوومەوە بەس بابەوە معنایەوەی نییە کە ڕقی لە من بی کاکە مەجنوو مێردی خۆشیمان دەبی ناخۆشیمان دەبی لێک تووڕە دەبین پێک دەینەوە. کورە کوڕم عەقڵت بینە سەرە خۆت لۆ شێتم دەکەی لۆ شێتم دەکەی. کورە دەسمەکن خارت کورە دەرێ بیکوژە دەسمەکن مامە دەرێ بیکوژە دەسمە کۆرانە دەرێ بیکوژە دەسمە زەریشێ دەرێ بیکوژە کورە ئەمە شێت بووم لە دەست تێدەگەی ئەتوو دەتەوێت شەرەف و ناموسی خۆمان هەروەها بە ئاسانی بەجێبێلی. بابا بەتەمایە من تارێک کوژم کوشتنی چ بابە ئەمن تارام خۆش دەوێت هێم دەگەی. کوڕم ئەگەر دەتەوێت شەرەف و ناموسی عائیلەکەت بپارێزی دەبێ بە زووترین کات ئەو لەکەی لەسەر خۆمان لادەی. کوڕم بابت دەزانی لە چ دەژی دەزانی ئەم لەسەر ئازارم دەژی. کوڕم دەسمە دەرێ ناوێرم سەر برندکەم لە بە خەرچی ناوێرم سەر برندکەم دەزانی ڕسمی ژنەکەت بەڵاو بوویتەوە شەرەفمان چوو حەیامان چوو. بابە باشتەکان لە خۆمان زیاتر قروس نەکەن قوربانت بوو دەیهێنین دوو قسەی لەگەر دەکەین بەشکم خەڵەت تێگەیشتنەکە. کوڕم مەسەلەکە ئەوە نییە ئەگە هەر مەسەلەکە ئەوەیە ئەمن لەگە کوشت نیمە با یاسا حەلی بکە ئەدی کۆمەلگا ئەدی ناو کۆمەلگای چ برەی ئەدی ناو خزم و عەشیرەت و عێل چ برەی ها کوڕم ئەمن مرتەح نابم مرتەح سەرم شۆڕ دەبی هەتایە. کاگرێتمە برایەکە بەپێی یاسا بنەماکانی هاوسەرگیریت پێشێل کردەوە وایە یاننا پێویستە لە پەسەرپیاییش مافی ئافرەت و خەرجی ڕۆژانە و مافە سەرەتاییەکانی دابین کات بەڵام بەڕێزت زۆر کەمتەرخە بووی وایە؟ وایە وەڵا جەناب پارێزە قسەکانی تۆم تەواو بەڵام میدی من لێرەوە بەڵێن دەدەم یان لەسەر دەستی جەنابیشت بەڵێن دەدەم کە ئەوەی پێویست بی و ئەوەی بیەوێ من لە بۆی ئەنجام بدەم و یارمەتی بدەم. نەخێر جەنابی پارێزەر ئەو یەکەم جارە نییە کە بەڵێنەدا پێشتریش دە بەڵێن زیاتری وای پێداوم بەڵام هیچیانی نەبردوۆتە سەر. جەنابی پارێزەر ئەگەر بکرێتم بە گەوری خۆتانتت بفەرمون چەند دەقەیەک بەجێمان بێڵن هەندە قسەی لەگەڵ خێزانەکەی خۆم دەکەم. تارەخان احتیاجی بە زتان بێبی؟ بەڵێ جەنابی پارێزەر. زۆر باشە هەر لە پشت دەرگام زۆر دوور ناکەمەوە باشە؟ باش. هەستە بێژم هەست. زۆر سوپاس.
کاک ڕۆستەم ئەو دوولو بەتەنێوە جێهێشتیە بێژە ئەمن بەخۆم دەزانم چ دەکەم دەمەیە دوو سێ دەقە پێکەوە بن بۆکو ئاش بوونەوە کاک ڕۆستەم دەرێوە لەبیر کردی ئەو ژنە ڤیدیۆی بڵاوبوویتەوە دەزە کاکە کچە ئامۆزایە کوڕەخانی هەیە کوڕە پوچیە تەبیعیە بابە بەزەوەت لەبیر نەچی ئەو کوڕە زۆر دڵی پیسە لە سزنێش سەرڕۆ بۆ و سەربەمشیلە بووە تو بەڕاستیتە ئارێ وەڵڵا بەڵکو بگرە دڵیشی زۆر پیسە بێژە وەرە لەگەڵم بابەتێنێنەوە جەنابی پارێزەر بەڵێ من بڕیارم دا کە لە هاوسەرەکەم گیانە بمەوە بگەڕێمەوە بۆ لای تۆ بەڕاستە بەڵێ کارەخان هیچ شارەکە لەسەریە نەخێر زۆر باشە ئەمەش هەموو هەوڵێکمان لەوەی ئەو بۆ بلوێتری بگەڕێنەوە باشترین بڕیارتاندا دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس سەرچاو تارا بڕۆین